زیاتر لە 100 هاوڵاتی پارێزگای سلێمانی لەلایەن ڕێکخراوی GIZ ئەڵمانی و بە هاوکاری لقی سلێمانی سندیکای کرێکارانی کوردستان هەلی کاریان بۆ دۆزرایەوە. ڕێکخراوی GIZ بە هاوکاری ڕێکخراوی ئەڵمانی هەلی کاری لە ناو شاری سلێمانی ڕەخساندووە ماوەی ساڵێک زیاترەکە ئەم هەلی ڕەخساندووە خۆتانە بینین لە وتێرنەکانی ناو باخچەکان و ئەمانە و ساڵی پار کۆمەڵێک کرێکاری لە ئێمە وەرگرت کرێکاری خۆماڵی کە لە سەرچاوی ئاوی سەرچاریان پێپاکردنەوە مای 6 ڕۆژ ئیشەکەنم کرێکارانە. محمود پیاوێکی بەتەمەنە و هاتووە تا هۆڵی بارەگای لقی سلێمانی سندیکای کرێکارانی کوردستان و دەیەوێت هەلی کارێکی دەست بکەوێت تاوەکو بە ئارەقەی نێوچاوانی بژێوی ڕۆژانەی خێزانەکەی دابین بکات. ئەم هەموو کرێکارە هەیە لە ناو بازارڕ بێ ئیشوکارە سوڕێتەوە دینارێکی دەست ناکە کە کرێکارە بێگانەکە تەماشاکەی ڕۆژانە دایمە ئیشی هەیە دایمە درەنگ هەوڵ بن با کرێکاری خۆمان بێت ئیشکات نەکرێکار بێگان ئیشکات. ئەم گەنجە دەرچووی پەیمانگایە و ئامادەیە کارە جیاوازەکان تاقی بکاتەوە چونکە دەستکەوتنی هەلیکار بۆ ئەو گرنگە و دەیەوێت لەسەر پێیەکانی خۆی بوەستێت. ئێمەش هاتوین کار بکەین و بژێوی خۆمان دەست بکەوێت لە جیاتی ئەوەی کە بچن دەستی بێگانە بێنە ناوە کە کرێکاران یعنی ئێمە وەکو ئێمە ئەتوانین کارکەن من خۆم وەکو دەرچووکی پەیمانگا هاتووم هەش کارێک بێ ئەتوانم بیکەم و هەش کارێک بێ کردومە پێشتریش کردومە و جارێکی تریش هەلی کاریان بۆ ڕەخساندوینەتەوە زۆر سپاسیانەکەین. سندیکای کرێکارانی کوردستان دەستە بەرکردنی هەلی کار بۆ کرێکارانی خۆماڵی لە بەرنامەی کاری لە پێشینەیدایە و دەیەوێت دەستی کاری خۆماڵی زیاتر بکەن. سندیکای کرێکاران ئەم پەیامی ئەدا بە حکوومەتی هەرێمی کوردستان ناڵێ گەنجانمان تەمەڵن ئیش ناکەن ئەو گەنجانن کە ئێستا بەڕێستان ئایان بینن گەنجێکی جوان ڕێک و پێک کە لە تەمەنێکان بگرە بڕوانامەیشان هەیە ئامادەیان تیا قورسترین کاری شاری سلێمانی بکەن. لێرەدا لە حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان دەکەین کە جارێکی ڕێگە نەدەن کۆمپانیەکانی ناوخۆیی کرێکاری بیانی هاوردەی هەرێمی کوردستان بکەن تاوەکو کرێکارانی خۆمان کار بکەن و بتوان بژێوی ژیانی خۆیان دابین بکەن. بەپێی ئامارەکان زیاتر لە 35,000 کرێکار لە سنووری پارێزگای سلێمانیدا هەن و ئەندامن لە سندیکاکانی سەر بە سندیکای کرێکارانی کوردستان و بەپێی پرۆژەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش کار بۆ دۆزینەوەی هەلی کار دەکەن بۆ ئەو کرێکارانە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.